بابەتی هەڵوەشانەوەی بەکارهێنانی مرەکەب و پەنجەمۆر ئەمە بوو گەشتنە ئەو بڕیارە ئایا دڵنیان لەوەی کەوا ڕێگری دەکات ئەو ڕێکارانی پشتر ئەنجامتان داوە ڕێگری دەکات لە ئەنجامدانی سەختەکاری؟ بەڵێ بەخێر بێن طبعاً ئامانج لە بەکارهێنانی ئەو مرەکەبە لە هەڵبژاردنەکانی پێشەوە بۆ ئەوەی ڕێگری بکرێتن لە دەنگدانی دووبارە بۆیە ئێمە لە ئێستادا لە دوای ئەوەی لە یاسا هاتووە کە دەنگدان تەنها بە کارتی بایۆمەتری دەبێتن ئەم ڕێکارانەی کە ئێمە دەگرینە بەر لە کاتی دەرهێنانی کارتی بایۆمەتری کەفیلە بۆ ئەوەی دەنگدانی دووبارە نەبێتن لەبەر ئەوەی کارتی بایۆمەتری خۆی دەگرێتن لە پەنجەمۆری دەنگدەر و وێنەی دەنگدەر و بەیاناتی دەنگدەر و لە ڕۆژی دەنگدانیش لە ڕێگەی ئامێرێکی تایبەتەوە ئەو بەیاناتە هەمووی تەکید دەکرێتەوە پەنجەمۆری دەنگدەرەکەش دووبارە تەکید دەکرێتەوە اینجا دەتوانێتن بچی دەنگ بدا و لە دوای ئەو دەنگدانە هەر دەنگدەرێک کە دەنگ دەداتن کارتەکەی قفڵ دەبێتن تا 48 کاتژمێر بۆیە ناتوانن بە هیچ جۆرێک دەنگدانی دووبارە هەبێتن ئەوانەی بڵێن دەنگدانی ئەویان هەیە تایبەت ئەوان کارتەکان قفڵ دەبێتیان کارتەکان لێ وەردەگرنەوە بە تەکید کارتی ئەوانش قفڵ دەبێتن جگەلەوە کارتی وان سەحب دەکرێتەوە تا دوای پرۆسەی هەڵبژاردن اینجا بەسەریان دابەش دەکرێتەوە